الأخوة وفد إقليم كردستان وفد عالي المستوى. وەزیری نەوتی عراق جارێکی دیکە دۆسەی نەوتی هەرێمی کوردستانی هێنایەوە بەرباس و باسی لەوە کردووە کە بڕیاری دادگای فیدراڵی بە نادەستوری بوونی دۆسەی نەوت و غازی هەرێم وەکو خۆی جێبەجێ دەکەن. ئەندامێکی پێشووی پەرلەمانی عراق دەڵێت هەرێم تاوەکو ئێستا خراپی دارەی نەوتی داوە، ئەم جارێ عراق هەموو هەوڵێک دەدات تا لە ژێر دەستیدا دەری بهێنێت. ئەو ئیجراعاتانە بەدڵنیاییوە ئەگەر نەشتوان جێبەجێکەن ئەوە ڕەنگە ئیعادە ئینتیشاری بەدووادا بێت. بۆیە عراق هەموو هەوڵێکەدا بۆەوەی پرۆسەی نەوت کە بێتەوە ژێردەستی دەوڵەتی فیدراڵی. هەرێمی کوردستان مەلەفی نەوتی خراپ ئیدارە داوە، مەلەفی نەوتی بە ئاقارێک بردووە کە زەرەری و زیانی زیاترە بۆ هەرێمی کوردستان تاوەکو قازانجی. بۆیە ئەم فرسەتە ئەتوانێت قەرەبووی ئەوە بکاتەوە پرۆسەی نەوت لە خزمەتی خەڵک و هاوڵاتیا بەکاربێنێنێ. ئەوەی تا ئێستا هەبووە لە خزمەت دەسەڵات و بنەماڵە سیاسیەکانی ئەو دوو هێزە سیاسیە. ئەگەر بیانەوێ ئەوە ئەتوانن بگەڕنەوە بۆ خزمەتی هاوڵاتیانی هەرێم بە شێوەیەکی تایبەت بۆ گەلانی عراق بە شێوەیەکی گشتی. مامەڵەکردنی خراپ لەگەڵ مەلەفی نەوت و بەکارهێنانی بۆ بەرژەوەندی حیزبە دەسەڵاتدارەکان وای کردووە هەرێم بێ پشگیری بمێنێتەوە و تەنانەت خەڵکیش لەگەڵ ئەوەدان نەوت ڕادەستی عراق بکرێتەوە. ئەو کاتە هەرێم براوە بوو کە نەوتی بکردایە بە چرای خۆشگوزەرانی نەوەک بۆ بەرژەوەندی حیزبی و بنەماڵەیی دەسەڵاتدارەکان بەکاری بهێنێت و ئێستا هیچ پشگیریەکیان نییە و کارتەکانیان هەمووی سوتاوە. هاوڵاتی ئەم تەجروبە هەیە، تەجروبەیەکی خراپیە لەگەڵ ناشەفافیە، لەگەڵ گەندەڵی، لەگەڵ نەبوونی نادادپەروەری لە دابەشکردنی سەروەتە نیشتیمانیەکان بۆ غازی بەدڵنیایەوە. ڕاستە ئێستا ئەوترێ غاز بەشی بە بەرهێنانی ناوخۆیی ناکە، بەڵام بە هەمان جۆریش جاران نەوتەکەوا بوو. بۆیە هەمان چیرۆک لای هاوڵاتیان دووبارەیە کە ئایا ئەمە دیسانەوە لعنە دێنێ یاوەکو ڕەحمە دێنێ بۆ هەرێمی کوردستان. تاکە ڕێگە لەبەر هەرێمی کوردستان چییە؟ ئاشتەواییە لەگەڵ هاوڵاتیان هەرێمی کوردستان، ئەویش لە ڕێگەی دروستکردنەوەی متمانە لەسەر بنەمای شەفافیەت و خزمەتکردنی هاوڵاتیان و گەڕانەوە بۆ پێویستەکانی هاوڵاتیان، نەک بۆ پێویستەکانی حیزب و دەسەڵات و شەخص. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم پێویستە لێک تێگەیشتنێکی گرنگی سیاسی ڕاستگۆیانە لەگەڵ بەغدا و لەگەڵ وڵاتانی دراوسێ. ناکرێ هەرێمی کوردستان دابەش بێ بەسەر وەکو بڵێن سیاسەتە ناوچەیی و ئیقلیم و جیهانیەکانە. ئێستا هەموو کوت لە عراقیەکان بە یار و نەیاری هەرێمەوە سەرقاڵی تاوتێکردنی لێسەرنەوەی دۆسەی نەوت و غازن لە هەرێم و سوورن لەسەر جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی. عراق هەموو ڕێگایەک ئەگرێتە بەر بە بڕوای من، هەموو ڕێگایەک ئەگرێتە بەر ڕێگای دیبلۆماسی، حتا ئەگاتە ئەوەی کەوا دەست بگرێ بەسەر بیرە نەوتیەکانە. ئەوە یەکێکە لەو ڕێگانەی کە ئێستا مناقەشە ئەکرێت لە ژوورە تاریکانی هێزە سیاسیەکانی عراقدا، بەوانەی کەوا هاوپەیمانیان هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی، بەوانەشی کە هیچ هاوپەیمانێتێکیان نییە لەگەڵیانە. لە 15 شوباتی 2022 دادگای فیدراڵی عراق بڕیاری نادەسووریبوونی فرۆشتنی نەوتی هەرێمیدا. ئێستاش هەنگاوەکانی جێبەجێکردنی بڕیارەکە سووربوونی عراقی زیاتر کردووە و گەڕیەکەمی دانووسانی نێوانشاندی هەرێم وەزارەتی نەوتی عراقیش لەسەر دۆسەی نەوت و بڕیاری دادگای فیدراڵی شکستی هێناوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.